مێدەوارین کۆمەڵی ئیسلامی ئینشاڵڵا لەم کۆنگرەیەدا لەم کۆنگرەی چوارەمەدا بتوانێت بەڕاستی بەپێی واقعی و هەلومەرجی ناوچەکە و کوردستان گۆڕانکاری بکە و بەڕاستی خەلەل و کەموکوڕیەکان لە چوارچێوەی بەرنامە و کاری حیزبدا هەمی چارەسەر بکە و بەڕاستی جەماوەری کوردستان و هەتا بڵێن عێراقیش هەر هەمی ئومێدی بە کۆمەڵی ئیسلامی و چاوی بڕێتە سەر کۆمەڵی ئیسلامی ئینشاڵڵا بەرنامەیەکی گشتی گیر و فراوانتری هەبێ بۆ هەرێمی کوردستان و مسڵمان بە گشتی و داواکاری نەخوای گەورە میرەبان و کاری کۆمەڵی ئیسلامی زیاتر بەرەکەتدار و خێردار کردا. ئێمە وەکو ئەنجومەنی حەوتی سێتوان ئەمشەو بەشداری کۆبوونەوەی گشتیمان کرد ئامادەسازی بۆ کۆنفرانسی مەڵبەندی دوو. سوپاس بەخوا ڕێژەیەکی باشە ئەندامانمان بەشداری کردووە و ئومێدەوارین کە بەرەو کۆنگرەی کۆمەڵی ئیسلامیە ڕۆین کە بتوانین گۆڕانکاریەکی باش وەکو خوای گەورە فەرمێ خوای گەورە هیچ کۆمەڵە ناگۆڕێت تا خۆیان نەگۆڕی ئێمە شەبانەی گۆڕانکاریەکی ڕیشەیی بکەین لە هەموو کاروبارەکانی کۆمەڵی ئیسلامیە تا بتوانین ئەو ئومێدەی کە خەڵک بە کۆمەڵی ئیسلامی هەیەی ئینشاڵڵا لەو ئاستەی کە بە ئاستی پێویست بێ ئینشاڵڵا لە هۆڵی مەڵبەندی سلێمانی بەشێکی تری کۆبنەوە گشتەکانی سنووری مەڵبەند ئەنجامەدەین کە چەند ئەنجومەنێک لێرە حزوریان هەبوو لەگەڵ پەیمانگای هونەری بەرگری کە دامەزراوەیەکی وەرچی سەر بە کۆمەڵی ئیسلامی کوردستانە. وەکو پێشتر ڕامانگەیان دەبوو مەڵبەندی ڕەخسنی سلێمانی وەکو یەکێک لەو مەڵبەندانەی کە سنوورەکەی فراوانە و ئەندامێکی زیاتری هەیە کارەکانی زیاتر دەخانێ بۆیە ئێمەوە زیاتر لە هەفتەیە کە سەرقاڵی بەڕێوەبرنی ئامادەکاریەکانی سنووری مەڵبەندی سلێمانین بۆ کۆبنەوە گشتەکان و چوون بەرەو کۆنفرانسی مەڵبەند. سپاس بخوا کە لەعادە کۆبنەوەکان باش دەڕۆن بەڕێوە ئیقبالێکی زۆر باش هەیە و حزورێکی باش هەیە لایەن ئەندامانەوە. هیوادارین بتوانین لە ئایندەیەکی نزیکە کۆبنەوەکان تاوکەینەوە دەستکەین بە قۆناغی دووەم. سپاس بخوا دوایی بەڕێوەچوونی ئامادەکاریەکان لە زۆری مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ناو هەرێم و دەرەوەی هەرێم کارەکان زۆر بە سەرکەوتووی بەڕێوەچوون و بەڕاستی مای خۆشحاڵیە بۆ هەرێکێکمان ناو کۆمەڵی ئیسلامی کوردستان کە بەو شێوە چڕوپڕاوە بەو شێوە بەرفراوانە کارەکان ئەنجام دەدەین و تەواوی ئۆرگان و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەسەر دەکەینەوە.